سلااوتان لێبێت بە ئامادەبوونی هەرێک لە بەڕێزان دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆستا لە زانکۆ وهروەها کاک سەربەز مەمنونی ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکار لە پارتی دیموکراتی کوردستان و کاک سەلار مەحموود هەندانی دەستەی نووسەرانی گۆڤاری لەڤین قسە دەکەین لەسەر ڕاگەیاندن بە نێوان ڕاشکردن و سپیکردنەوەدا. بەخێراتتان دەکەم، سوپاسان دەکەم زۆر. جەنابی تۆر با لە بەڕێستەوە دەست پێ بکەم. بەڕاست وەزیفەی میدیایە کە پاڵەوانمان بۆ دروستکە یا شەیتانمان بۆ دروستکە، وەزیفەی ئیعلامە کە دەست بکە بە بەخشینەوەی لەقەب. زۆر سپاس بەناوی خۆی گەورە. پێشەم شت حەزەکەم دوو پێویستبای ئاراستە بکەم. پێویستبای یەکەم لە بەبوونە یادی 118 ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیەوە پێویستبای ئاراستی سەرجەم ڕۆژنامە نووسانی کوردستان بکەم و ئومێد دەکەین لە ساڵی داهاتوە ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەرەو باشتر بڕا. پێویستبایی دووەم هەرچەند تۆزە درەنگ وەختە لە کەناڵی ئاسمانی پێیان بەهۆی دووبارە دەستپێکردنەوەی پەخشی هیوادارین ئەم کەناڵە بتوانێت ڕۆڵێکی کاریگەرتر ببینێ لە بواری میدیا. بەحقیقەت مەوزوعی ئەو وەزائف و ئەرکانەی کە میدیا جێبەجێیەکە لە نێو کۆمەلگا، ئەگەر باس لە ئەساس و بنەمای ئیشی ڕاگەیاندن بکەی لە کۆمەلگا، ئەوەی کە لە کتێبەکانی میدیا هەیەەوە ڕەنگە ئەو بەڕێزانش هەر شارەزایان هەبوێت لە باری میدیا. ئیشی میدیا ئیشی ئاراستەکردنە، ئیشی پێدانی زانیاریە، ئەرکی توندوتۆڵکردنی لایەنی کۆمەڵایەتیە، ئەرکی هۆشیارکردنەوەیە، ئەرکی جۆشدان و هاندانە لەسەر کاری باش. یعنی ئەو تعریف و پێناسانی کە ئێمە لە دووتوێ کتێبەکانی میدیا ئەخوێنە هەمووی باس لە لایەنە ئیجابیەکەی میدیاکە، بەمەعنا میدیا وەک کایەک بۆ هۆشیارکردنەوە، بۆ بڵاوکردنەوەی زانیاری، بۆ دوورکەوتنەوە لە عوزلە و گۆشەگیری، هەموو ئەو وەزائفە جوانانەوە ئەو تعریفانش کە بۆ میدیاکرێ بۆ منێکی لەو تعریفانەڵێ دەربڕینی ڕازگۆیانە لە عەقڵیەت و هەست و شعوری جەماوەر. دیارە هەندێک جار ئێمە لە سیمینار و وەرکشۆپ و محاضرەکانە کە ئەم تعریفانە و ئەم وەزائفانەی میدیا باسەکەین، ئەوانەی کە لەگەڵمانە دانیشتون گفتوگۆکەن ئەڵێن باشەوە یعنی واقعی میدیا لەگەڵ ئەم پێناسە و تعریفانە زۆر دوورن لێ. زۆر چاک من خەریک ئەمە بکەم بە پرسیار بەڕاست ئەوەی کە ئێوە لە دووتوێ کتێب و پێناسەکاندا دەیخوێنەوە چەندە ئامادەی هەیە لە ناو کای میدیا لە هەرێمی خۆی وا گریماناکرێ وا تەوەقوعەکرێ کە میدیا ئەوە جێبەجێ بکە. یعنی ئەوانەی کە باس لە وەزیفەکانی میدیاکەن، یعنی بۆ نمونە یەکێک لەو وەزیفە هەرە گرنگانەی کە لە بواری میدیایە وەزیفەی بە پرسیارەتی کۆمەڵایەتیە یاخود یەکێک لە تیۆرە هەرە بەناوبانگەکان کە ئەڵێ ئەبێ میدیا ئیحساسی هەستکردن بە بەپرسیارەتی کۆمەڵایەتی تیا زۆر تۆخ بکرێتەوە، بە تایبەتی لەو کۆمەڵگانی کە لە بەقەیرانە تیاپەڕن، لە کۆمەڵگانی کە مشکلە و گرفتیان هەیە، لەو کۆمەڵگانی کە میدیا ڕۆڵێکی کاریگەرە بینێ. یعنی ئەگەر جاران میدیا و ڕکایی میدیایی لەسەر نخبە و دەستەبژێری کۆمەڵگە تەئسیری هەبوو، ئەمڕۆ میدیا ئازاین کاریگەریەکەی لە هەڵکشاندایە. ئەم کاتێکدا ئێمە لە هەرێمی کوردستان لەو حەقلەی کە تێیدا دەژین لەسەر هیچ چەمکێک پێناسەیەکی موحەد یا تێگەیشتنیشی هاوبەشمان نییە. یعنی چۆن دەتوانین داوا لە میدیا بکەین کە بەو ئاراستەیەدا ئیش بکات لە کاتێکدا خۆ دەزانی ئەگەر قسە بکەین لەسەر چەمچی هەستی نیشتیمان پەروەرەتی یان بەرژەوەندی گشتی یا بەرپرسیارەتی، یعنی ئەم پێناسە یان ئەم تێگەیشتنە لەم بەڕێزەوە ڕەنگە جیاوازی هەبێ بۆ ئەم بەڕێزەوە، لەمنەوە ڕەنگە جیاوازی هەبێ بۆ تۆ. یعنی لەناو ئەو هەموو ئاڵۆزی هەز ناکە ئیشی میدیا دوازار یعنی پرس دەبێت. جەدەلیەتە هەر لای ئێمە نییە، لە هەموو دنیا ئەم جۆرە جەدەلیەتە هەیە. یعنی لە هەندێک لە وڵاتە پێشکەوتوەکانیشە هەندێک پێیان وایە کە یعنی سەحافەی ئیسارە و ڕۆژنامەگەری زەرد جۆرێکن لە سەحافەیەکی زۆر کاری کرد بۆ فرۆشی زۆرە خەڵک ئەی کڕێ خەڵک متابعەیەکە ئەو زنجیرە تەمسیلانی کە ڕەنگە هەندێک دوور بن لە قیەم و بەهاکانی کۆمەڵگا لە هەندێک وڵاتانە ڕەواجی پێ ئەدرێ. یعنی ئەو جەدەلێتێک کە هەر تەنها هەرێمی کوردستان نییە، یعنی وا ئەڕوانە میدیا چەندێک فرۆشت زۆر بێ، چەندێک کلیک لەسەر سایتەکەت بکرێ، چەندێک خەڵک بینەری بەرنامەکانت بە ئیتر گوێ نادەیتە قیەم و بەهاکانی کۆمەڵگا. زۆر چاک ئەم جەدەلە کە هەر لە هەرێمی کوردستاندا نییە، ئەگەر لە وڵاتانی تریشدا هەیە، بەڵام هەز ناکە ڕێکخراوە بنمونە لە چوارچەوەی میساقی شەڕەفی ڕۆژنامەوانی یان چوارچەوەی یاسای ڕۆژنامەوانی، بەڵام هەز ناکە لێرەدا ئێمە بێمە سەر ئەوە کە ئێمە نابێت بە واقعە تەسلیم ببین. مادام من ئەڵێم کە پێناسەکان لەگەڵ واقعە دوورن لەیەکەوە، ئەمە معنای ئەوە ناگەینە کە ئێمە تەسلیم بین بە واقعەی کە میدیایەتە. هەمومان ڕۆژنامەنووسان، پسپۆڕانی بواری میدیا، تەنانەت ئەندام پەرلەمان، سیاسەتمەدار، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، یعنی ئەوانەی کە خەمخۆری ڕەوشی کۆمەڵناسی و ڕەوشی میدیان و ڕۆژی دەرونی خەڵکن، ئەبێ کاتێک کە زنجیر تەمسیلەکە بین دوورە لە بەهاکانی کۆمەڵگە، کاتێک کە سایتێک یعنی هەموو جۆرە هەواڵێک بڵاوەکەتەوە بێ ئەوی بزانە سەرچاوەکەی کوێیە، کە ئەمە هەموو کاریگەری لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگە دروستەکە. خەمەکە تەنها خەمی میدیاکار و ڕۆژنامەنووس نییە، بەڵکو خەمی هەمووانە. لە وڵاتە پێشکەوتوەکانە بۆ نمونەکو هەر نموزەش بێنەوە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە دوای 45 و دوای جەنگی جیهانی دووەم بەدواوە کە وەزع سەقامگیر بوو و میدیا وردە و لە خەریک و کاریگەری دروستە کرد، خەمخۆرانی بواری
بڵاوی خێزان و کۆمەڵگە هەستیان بۆ کرد کە میدیا خەریکە بێت ئەژدیهایەک خەریکە کاریگەری خراپ لەسەر کۆمەڵگە دروستەکە هەمویان پێکەوە تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیان هێنای ئاراوە تا ئێستاش لەسەری بەردەوامن ڕاستە لە هەندێک بوار و مەجالاتە ڕەنگە تۆ احساس بەوە نەکەی بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر نەڵێ میدیا کۆنتترۆل کراوە بەڵام چاودێرەکە هەیە بەسەر ڕۆژی میدیایەوە زۆر چاکە دکتۆر ئەگەر قسە بکەین لەسەر پرسی بە پاڵاوانکردن یا بە شەیتانکردن لە میدیای کوردیدا ئەنی ئەم پرسە تاچەند لە نێو میدیای کوردی یان لە نێو میدیا جۆرا و جۆرەکانی کوردی ئامادەی هەیە خۆی من ناتوانم بە ڕەش و سپی قسە لەسەر میدیای کوردی بکەم ناتوانم بڵێم میدیای کوردی هەر هەمووی بە کۆ ئیشان لەسەر بە پاڵەوانکردن کردووە یاخود ئیشان لەسەر بە شەیتانکردن کردو یعنی دوجار بەس حاڵەتەکە هەیە حاڵەتەکە ینی بە حکمی ئەوەی کە میدیای کوردی هەڵقڵاوی ئایدۆلۆژیا و بیرروبۆچوونی سیاسی جۆرا و جۆرن و فەلسەفە و ئایدیا و بیرروبۆچوون لە پشت دەستگا ڕاگەیاندنەکانەوە لەبەرەوە ڕەنگە لە هەندێک حاڵەتە میدیاکان ئیش لەسەر ئەو بکەن ڕەمزیەتێک دروستکەن کاریزمایەک دروستکەن کەسێک بکەنە پاڵەوان کەسێک زیاد لە حەجمی خۆی کەسێکیش بکەن بە دێوەزمە بە شەیتان بە کەسێک کە یعنی و دوجار ئەمە کاریگەریەکانی میدیای کە لەسەر کۆمەڵگە دروستیەکە و ئەکرێت تۆ لە بوارێکی کاتۆ وەڵامی ئەو بێتەوە بە شێوازێکی کە حاڵەتەکە ڕاست زۆر چاکە کاگێ سەلار بە بێمە لای تۆ بەڕێزت وەکو ئەندامی دەستەی نووسرانی لڤین کە مەحسوومن لەسەر ئەو تەیار و ئەو حركة ميدياية بميديا أهلية بميديا آزاد دناسرين قصة لسر أوه هيك إيوه برنجة بشكي جورتان بربكي ولا برسي بشيطان كردني هم أوانيك لدرجة إيوان بتايبتي رنجة أوانيك لناو هيسا دا صلاة دارا كان دا أخوان ببين نوا بوتي أمكار هذا كان برل هموش من بيموايا ميدياي كردي بقشتي وميدياي أهليش لناويا بڕام وای هێشتا لە قۆناغی ڕاگوزەرە لە قۆناغی ڕاگوزەریشا هەمیشە پەیامەکان هێشتا پەیامێکی دروست نابن دروستی جەوهەری نابن و هێشتا میدیا نەخەمڵیوە لەناو میدیای ئەهلیە ئەوەی کە پێم وایە میدیا وەکو ئەو دۆخە ئابوووریە وایە ئەوەی کە پەیوەندی بە خواست و خستنە ڕۆ هەیە يعني ئەویش لەسەر ئەوە دەکەن خواست لەسەر چی بێ نا ئەمە پەیوەندی بە خودی ئێمەوە نییە بە کۆی کای میدیا لە کوردستانەوە بە تایبەتی ئەوە ئەو میدیایی کەوا لە دەرەوەی هێزی دەسەڵاتە لە دەرەوەی ئەو دەنگ و ڕەنگەیەکەوە پێوترە دەنگ و ڕەنگی میدیای حکومی هەتا پانتایی گەندەڵی پانتایی پێشێلکردنی مافی مرۆڤ هەتاوەکو فەزاحەتەکان بە بڕای من گەورەتر بن هەست بۆ کاری میدیایی زۆرترە بێ بە تایبەتی لە بە ئاراستەیەکیش و ئاراستەیەکەوە لێدانە بێ لە گەندەڵکاران لێدانە بێ لەوانەیەکەوە ئەو دۆخە خراپەیان بەرهەمێناوە مەسەلەی بە شەیتانکردن ئەوە من ئەکرێت ینی ئەوەی کە میدیای ئەهلی لەسەر زۆرێک لەوانەیە کە لە حیزبان و لەو با بڵێن لەو حیزبانیشان کەوە بەشی گەورەی نەهامەتیەکانیان بەرەکەوێ و پرسیاری گەورەیان لەسەرەوە کارەساتی گەورەیان خڵقاندەوە بۆ ئەم کۆمەڵگەیە طبیعیە ینی ئەمە پەرچەکردداری ئەوانە بێت کەوا بە نەفەسی ئەوان بیرەکەنەوە بە ئاراستەی ئەوان کارەکەن ئەم تۆمەتە بدەنە پاڵ بەس دەگوترێ ئەم تۆمەتە کە بەڕێزت ناوی دەنێ بە تۆمەت لێرەوە دێ کە ئێوە زۆرتر تەرکیستان لەسەر دەرخستنی یان نیشاندانی کۆی ژیانە لە هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە پڕبێ لە زوڵمەت پڕبێ لە تاریشی جوانیشی تێدا نەبێ سایەک سێبەرێک نەبێ ینی ئەلێرەوە ینی ئەم تۆمەتە لەسەر ئێوە هەیە کە ئێوە دەتانوێت هەمشتە ڕاشکەنەوە کاتێک ئەم قسەیە دروستە کە حکوومەت منفەزی تر و میدیای تری نەبێ بۆی ئەو باسی ئەم شتانە بکاکە جوانە ئەم دەستکەوتانە بکاکە هەیەی بیعنی میدیای ئەهلی لەکوێ دەرفەتی ئەوەی هەیە کەوا باسی ئەوەی ئەگەر هەبێت ئیجابیاتی حکوومەت دەستکەوتی حکوومەت دەستکەوتی ئەو هێزانەیەکەوە لە دەسەڵاتان یعنی دەیان و سەدان میدیای جۆرا و جۆری بینرا و نووسراویان هەیە بۆی ئەمان باز لەم دەستکەوتانە بکەن ئەمە کاتێک دروستە تۆ ئەم داوایە لە میدیای ئەهلی بکەیت لە ڕۆژنامە نووسانی میدیای ئەهلی بکەیتەوە پێیان بڵێ کاکە هاوسەنگی ڕابگرن لەبەرەوەی ئەوان منفەزێکی تر نییە دەرگایەکی تر نییە لێەوە پەیامەکانی خۆیان بگەن لە کاتێکە ئەگەر میدیایەکی ئەهلیە بێوان سەدان میدیای جۆرا و جۆری حیزبی و لە پاڵی شەدایان میدیای سەبەریانەیە بۆی زمانیان خواستێکی نادر زۆر چاکە قسە لەسەر خواست کرد لەناو کۆمەڵگەی کوردی خواست لەسەر ئەوە هەیە کە شەیتانێک هەبێ ئەمان ڕەچمی بکەن و ئەو شەیتانە ژوا پێویست بکە ئیعلام نیشانی بدا ئەم خواستە لە تەجروبەی
کاری میدیای خۆتاندا پستان پێ کردووە؟ کاک شۆڕژ مەسەلە شەیطان نییە، مەسەلە ئەو دۆخەیە کە ئەگوزارێ ئەبێ گزارش بکەی لەو دۆخەی کە هەیە، ئەم دۆخە ئەو شەیطانی دۆخەی کە هەیە هەیە لە کوردستان ئەگوزارێ لە ئەوەی کە ئێمە لە ساڵانی ڕابردووە ئەمانوت ئێستا بەر خودی خۆیان ئەم زانیاریانە دەدەن، مەگەر پەرلەمانتارەکانی خۆیان، مەگەر کادیرە حیزبیەکانی خۆیان ئەوانەی هۆشیارترن. ئێستا هەمان ئەو کارەساتێکەوە ئێمە لە ساڵانی ڕابردووە باسمانە کرد لە گەندەڵی لە فەزاحەت، ئێوەش لەسەری مەگەر ئێستا ئەوانیش نەگەشتون بۆ ڕاستی خودی خۆیان نایڵێن، ئێوەش لەسەری دەژین. مەسعود بەرزانی مەگەر ئەوەی کەوا ئێمە ئەمانوت گەندەڵی لەم بوارە هەیە، فەزاحەت هەیە، کارەسات هەیە، دزی هەیە، تاڵانی هەیە، مەگەر ئێستا بۆ نەگەشتووەکەوە بڕیاری دەرکردو ئەمانە سزا بدرێن. زۆر چاکە ئەوەی ئێمە وتومانە لە ڕابردووە بەڕاستی زۆر دروست بووە، ئەوەی ئێمە لە ڕابردووە وتومان ئێستا کادیرە حیزبیەکان خۆیشیان زۆر چاک. کاک سەربەز بابێن لای بەڕێست قسە لەسەرەوەشەیە کە میدیای حیزبیش لە بەرامبەردا وەزیفەکەی یا ڕاست پێراوە کە وەزیفەکەی ئەو بێ کە بەردەوام پاڵەوان دروستکە، تەنانەت دوای لاتوەکو ماکینەیەشی لە هات بێ کە یا وەکو کارگەیە کە ڕۆژانە ینی پاڵەوان نیشانی ئەم خەڵکانە بدا، پاڵەوان دروست بکە، یا وەها وێنەیان بکە، وەها نیشانی دەوروبەر و کۆمەلگەیان بدە کە ئەمانە فریشتن. تۆ بەڕێزە لەو بارەوە دەڵێیت. یۆرای پیرۆزباییم بۆ 180 ساڵی ڕۆژنامەگەری کوردی و خۆشحاڵم لەگەڵ ئەم ئازیزانە لەم بەرنامە پێکە هەمومان لە یادی ڕۆژنامەگەری کوردیا تیشکێ بخینە سەر ئەو بارودۆخە گشتیەی کە لە بواری ڕاگەیاندن و بواری سیاسی لە هەرێمی کوردستان هەیە و خۆشحاڵترم کاتێک لەگەڵ بەڕێز دکتۆر یحیی عومەر ڕیشاوی لە ستۆدیۆ وەکو مامۆستا و قوتابی ئامادەین. لە ڕاستیە من بەرلەوەی کە تەنها باسی میدیا بکەم ئەمە باسێکی ئەوە بکەم کە لەم خۆرهەڵاتی ناوەڕاستەیە بەهۆی ئەوەی کە ریفۆرمێکی گشتگیر لە کۆمەلگاکانە ڕووی نەیاوە، چی لە ڕووی سیاسی، چی لە ڕووی ئابووری، چی لە کۆمەڵایەتی و لە ڕووی کلتوریەوە ئەو ڕوانگەیە دروست بووە کە زۆر جار هەستەکەم لاقەکردنی چەمکەکان هەیە، چەمکی ڕاگەیاندن، چەمکی پیشەی بوون، چەمکی بابەتی بوون. ئەمە بۆ بووی نەڕوونکەوە مەبەست لە چی ینی لاقەی چەمکەکان دەکرێت؟ مەبەستم ئەوەیە کە زۆر جار ئەو چەمک و ئەو نۆرمانەی کە هێنرێنە ناو کۆمەلگاوە ناتوانن بەها ڕاستەقینەکەی خۆیان لە کۆمەلگای پراکتیزە بکەن، بەڵکو زیاتر بۆ کۆمەڵە ململانەی مەسهەبی و حیزبی و ئایدۆلۆژی و زۆر جار کێشە و ململانیە یا سیراعی نێوان سەرکردەکان چڕەکرێتەوانێ ئەو چەمکە جوانانەی کە لە دنیا ڕۆژ ئاوا وەکو بنەماکانی مافی مرۆڤ و دیموکراسی و لیبرالیزم و بنمونە کاریگەری میدیا بە شێوازی پەروەردەی و ڕۆشنبیری و ئاراستە پێدانی کۆمەلگا بۆ کۆمەڵێ بەهای هاوبەش لە ڕاستیا لێرە پێچەوە ناکرێتەوە لەبەرەوەی کە ئەم کۆمەلگایانە کۆمەلگایەکن لە ڕادە بدەر تەقلیدین و کۆمەلگای کڵۆڵن بە ریفۆرمێکی گشتگیرە تێنەپەڕیون، هێشتا تێکەڵکردنێکی زۆر هەیە لە نێوان دەسەڵاتەکانە، تێکەڵکردنێکی زۆر هەیە لە نێوان بەها کۆمەڵایەتی و ئاینەکانە بۆ سەرژیانی خەڵک. ئەمە وای کردووە کە فەزای گشتی لە کۆمەلگای کوردی وەک بەشێک لە کۆمەلگاکانی خۆرهەڵات فەزایەکی تەندروست نەبێت، لەبەرەوە هەر ئامرازێک هەر چەمکێک بگاتە ئەم کۆمەلگایانە وەکو جۆرێک لە لاقەکردن لاقاکرێن و ئەبنە بەشێ ئەبن بە کەرەستەیەک، ئەبن بە ئامرازێک، ئەبن بە چەکێک بۆ لاقەکردنی ئەو چەمکانە کە لە بنەڕەتە ئەوان بۆ خۆیان بۆ ئەو هاتوونەتە بوون کە خزمەتێکی باش کۆمەلگا بکەن. چەمکانە کە دێن بۆ کۆمەڵگەی کوردی یا مێژووی هاتن یان تازە نی ینی لانیکەم هەر چەمکێک تۆ بگری 10 ساڵ 5 ساڵ تەمەنیەتی لەناو بەڵام کۆنیش نییە، بۆ سۆزگاری نەبوو لەم هەموو دەست درێژ و لاقەکردنە تا ئێستا ینی ئەمە ئەگەر 25 ساڵێکیش بێ هاتبێتن ئەو زەمانە زەمانێکی زۆر نییە، هێشتا خەڵکی ئێمە بەباشی دەست و پەنجەی لەگەڵا نەرم نەکردووە نەیتوانیوە لە کۆمەلگایە بەشێ و باشەکەی پراکتیزێ بکە و زۆر جارم چەمکانە بۆ تۆکسەکە ینی وەها گشتگیر دەخێنە و فەزاکەوە لەبەرەوەی فەزاکە بخۆی بەو زۆرە گشتگیرە بەشی زۆری خەڵکەکە بینەرە گوێگرە ینی زانی کاک شۆڕژ ئیشکالێتەکە بەلای منە ئەوەیە کە بۆ نمونە ئێستا کە باسی میدیا حیزبیەک یا میدیای سێبەر یاخو میدیای ئەهلی هەست ئەەکەم هەرسێ جۆرە میدیاکە میدیای ئیشال هەڵگرە، هەرسێ جۆرە لە میدیاکە میدیایەکە خزمەتێکی باش کۆمەلگا ناکە، هەرسێ جۆری میدیاکە ئەوەندەی هەوڵەدات کە تەوەجوهێکی سیاسی سەربخاوە لە بەرامبەرە چڕنۆک لە لایانی بەرامبەر با یا سەر و پۆتەڵاکی لایانی بەرامبەر بکوتێتەوانێ کەمتر بە ئەرکە پیشەکی خۆی هەستاوە. من لە ماوەکانی ڕابردووشە هەر یەک دو سیمینار و کورتە باسوانم هەبوو لەسەری کە میدیای کوردی دوو چەمکی زۆر گرنگی فرامۆش کردووە لە چەمکی بنەمای ڕۆشنبیری و پەروەردە. یعنی میدیای کوردی تا ڕادێک هەوڵەدا زانیاری بگەنێ گەرچی زانیاریەکانی زانیاری منتاشکراون و زانیاریەکەن بە ئەنقەس دەستکاری کراون
بەپێی خواست و ویستی کەناڵەکان دەستکاریان نەکرێ وەزایدیەوە هەوڵیشیاوە لە ڕووی خۆشبباری و کات بەسەربردنەوە هەندێک بابەت پێشکارچەنە دنیایەک لە حەزەمان هەیە لەسەریەوەی کە چۆن فلیمی کۆریێنن فلیمی تورکیە هێنن یان کلیپی گۆرانی وڵاتانی تر هێنن بەڵام لە بەرامبرە کللتوری کوردی کاڵ بۆتەوە ڕەنگە ئەم دوو چەمکەیان ئەم دوو بنەڕەتە لە میدیایە کە زانیاریگەیاندن و من بەڵێ پرسیارەکەی حزبی تۆمەتبارە بەوەی کە بەردەوام وەکو ماشینەیەشی گەورە وەکو کارگەیەک بەردەوام پاڵەوانمان من باوەڕمە هەر سێ جۆرەکەی میدیا یان هەموو میدیا کوردەکان تاوانبارن لەوەی کە چەمکی پەروەردە ڕۆشنبیریان فرامۆش کردووە و بە شێوەیەکی گژگیر و پلانێک یا سیاسەتێکی میدیای باشیان نیە لەوەی کە هەوڵ بدەن ئامرازەکانی ڕاگەیاندن لە خزمەتی کۆمەلگایە بە ئاراستەی پەروەردە ڕۆشنبیرکردن بە ئاراستەی ئەوەی کە خاڵی هاوبەشیان بۆ بدۆزنەوە و هەوڵ بدەن کۆمەلگاکە بەرەو کۆمەلگایەکی ناتون و تیژی بەرن و هەوڵ بدەن هێز و لایەنە سیاسیەکان پێک هاتە جیاوازەکان پێکەوە لەسەر خوانی کۆمەلگا پێکەوە بسازێنەوە بگونجێنەوە بچنە پێشەوە بە پێچەوانەوە چی میدیای ئەهلی و چی میدیای حیزبی بە هەموو حیزبە جیاوازەکانەوە زۆرجار هەوڵیان ناوە کە خۆیان وەک فریشتە و بەرامبەرەکانیان وەک شەیتان پیشان بن و لایەنێکی خراپی جۆرێک لە میدیا لە کوردستان ئەوەیە کە هەوڵ ئەدا زۆر شتی ئەم وڵاتە ڕەشە زۆر شتی ئەم وڵاتە بەکەڵک نایەت ئەم وڵاتە قابلی تەنها جێهێشتنە یعنی ئەوەی کە بەشێک لەو ماوەی ڕابردوو بینیمان کۆچ بە ڕێژێکی زۆر زیادی کرد بەشێکی ئەگەڕایەوە بۆی کە میدیاکان ئێمە بە شێوەیەک تەندروست مامەڵەیان لەگەڵ هەواڵ و زانیاریەکان نەکرد و نەیانتوانی واقعی کۆمەلگاکە باش ئیدارە بن لەبەرەوە بینیمان کە میدیای کوردی لە جیاتیەوەی کە کۆمەلگاکە بەرە قۆناغێکی باشتر بەرێ یاخود بەرەو پاشەخشی بردویان جۆرێک لە چەق بەستنی بردووە کە ئەمەش بە باوەڕی من بەشێکی گەورەی هۆکارەکەیەوەیە کە میدیای کوردی دوو بنەڕەتی پەروەردە ڕۆشنبیری فرامۆش کردووە. زۆر چاکە دکتۆر گیان گەڕێم و لای بەڕێزت گوێ لە قسەکانی کاک سەربەز بە ئەو پێوایە کە هەر سێ جۆری میدیا کە ئێمە فعلا لە کوردستان هەمانە هەم میدیای حزبی سێبەر دوجار ئەهلی خزمەتی کۆمەلگە ناکەن خۆی ئێمە لەم ساڵیادی ڕۆژنامەگەریە زۆر جار یعنی زۆر پێویستیمان بە یعنی مراجعە و بە خۆداچنەوە هەیە بەڵام نابێ مراجعە و بە خۆداچنەوەوانە بانگەێنێتە حاڵتێکی ڕژبینی من زۆر جار یعنی ئەبیستم لە ڕۆژنامەنووسان لە پسپۆڕانی بواری میدیا کە زۆر بە ڕژبیانە باس لە ڕەوشی میدیای کوردیەکەن من بەڕاستی لەبەرەی گەشتبینەکانم لەگەڵ هەموو ئەو خەوشانش کە لە بواری میدیای کوردیان ئەوە گەشتبین مەکە کە بەراورد دەکەم بە 20 ساڵ لەمەوە پێش و بارودۆخی ڕۆژنامەگەری کوردی بەراورد دەکەم بە ژمارەی میدیاکاران و ڕۆژنامەنووسان بەراورد دەکەم بە گەشتنی ڕێژەیەک لە خێتابی ئیعلامی ئێمە بە دەرەوە بەراورد دەکەم بە دروستبوونی دەیان و سەدان دەستگای ڕۆژنامەیی و میدیایی کە هەر هەمووی بەدایان توێژینەوەی بواری میدیا و ئێمە جاران لە هەموو هەرێمی کوردستانە ڕەنگە ژمارەی پسپۆڕان و مامۆستانی بواری میدیا بە پەنجەی دەست بژمێرانە ئێستا بەشەکانی میدیا بەدایان و یعنی بەڵام دکتۆر خەڵکێکەکەم بە فەوزان ناوتەبە کە فەزای ئیعلامی کردەوە خۆی لەگەڵ هەموو لەگەڵ ئەو فۆزایش کە باسەکرێ بوونی ئەو فۆزایە باشترە هەر لە نەبوونی یعنی تۆ ئەگەر بەراوردی بکەی بە نەبوونی بواری یعنی ڕۆژنامەنووسان کەمی کەناڵە میدیایەکان کەمی مینبەری قسەکردن دوجار بوونی مینبەری زۆر هەر باشی لێ ئەکەوێتەوە یعنی دوای کڵێ زۆریەتەکەی ئەبێتە چۆنیەتی و ڕەنگە ئێمە ئەگەر بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەنابەت قەزەی میدیای ئەهلیوان تاوانە مۆزۆیەکی جەدەلیە و زۆر یعنی لە زۆر شوێنی کەش ئەم مناقەشەیە کراوە کە ئایا کامیان کاریگەرن و کامیان ئەتوانن ڕۆڵ ببینن لە مجتەمع من هەر بۆ نمونە بۆ بەڕێست و بۆ دوو هاوڕێشم بێنمەوە کە من ئەمڕۆ توێژینەوەیەکم پێشکەش کرد توێژینەوەکە لەسەر سامپڵێک بوو لە ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستان قسەکردن لەسەرەوەی چۆن مامەڵ لەگەڵ میدیاکەن ئەمە یەک لێکێ لەو پرسیارانی کە ئاراستەم کردبوون کە ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستان هەمویان میێنەری حیزبن ینی لایەنە سیاسیەکانن پرسیارەکە لێم کردبوون ئایا تۆ متابعی میدیای ئەهلی زیاترەکە یا میدیای حیزبی لە سەدا 81 سامپڵەکە وتوی من متابعی میدیای ئەهلیەکەم ومن دڵنیام لە سەدا 18 ڕەنگە هەندێکی مجاملەی کردوێنە ئەوان شەر متابعی میدیا ئەمە دەرخەلی ئەو ڕاستەیە کە میدیای حیزبی یعنی مامەڵەیەکی خراپی کرد لەگەڵ هەواڵە لەگەڵ راپۆرتەکانە لەگەڵ بینەری خۆیان لەگەڵ بیسەری خۆیان ئەو نمونەی کە سەربەست ئەیەنێتەوە لەسەر ئەوەی کە میدیای کوردی بۆ نمونە وای کرد کە خەڵک بەرەو دەرەوە بڕە نمونەی پێچەوانەی ئەوەشی هەیە میدیای کوردی وێنایەکی زۆر جوانی پیشانی خەڵکێکی زۆردا لە دەرەوە و گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان سێکەن واقعەکە زۆر تاڵەوە هەندێکیان تووشی نەخۆشی نەفسی بوون هەندێکیان یعنی گەڕانەوە جارێکی کە هەندێک کە تووشی عقدە بوو یعنی تۆ ناکرێ وڵاتێک یعنی جەستەیەک پڕ نەخۆشی تۆ بە تەندروست پیشانی بی طبعا دیسانە مەش مۆزوعێکینە هەندێک لە ئەو کەسانە تەشبیهی حاڵەتی میدیاکەن بە تەشبیهی ئەو کەسێک کە تووشی بۆ نمونە نەخۆشیێکی سەرەتان و شێرپەنجە بێ لە وڵاتانی پێشکەوتووە ڕاستەخۆ بە کەسەکان ئەڵەن تۆ نەخۆشی شێرپەنجەت هەیە
لە وڵاتانی ئێمە وڵاتانی دوانکەوتوانی کە ڕەنگە مراعاتی حاڵەتی سایکۆلۆژی کەسەکە ئەکەن و پێی ناڵن تۆ نەخۆشی سەرەتانە دەی بۆی بزانە تەعامل لەگەڵ ئەمە بکە هەندێک ڕوانگەیان بۆ میدیا وایە کە تۆ ئەبێ ڕاستەوخۆ ئەم نەخۆشیە ئەعلانکەی وە بڵێ لە جستەی هەرێمی کوردستانە قەیرانی دارایی هەیە لە جستەی هەرێمی کوردستانە گەندەڵی هەیە لە جستەی هەرێمی کوردستانە دزی و ئەنواع و ئەشکال حاڵات و دیاردەی نەخوازراو هەیە ئەگەر ئەمە نەڵێی تۆ خۆت بە وەزعێکی بارودۆخێکی لەپڕ ئەم نەخۆشیانە زیاد دەکەن و ئەبنە شێرپەنجێکی زۆر مەترسیدار و کوشندە بۆ کۆمەڵگا من ئەڵێم یعنی حەقە دەسەڵاتی سیاسی سوپاسی ئەو بارودۆخە بکە کە وای کرد کە میدیای ئەهلی تیا دروست ببێ چونکە گەبێنە بەرچاوی خۆمان ئەگەر میدیای حزبی بۆ نەریتە بەردەوام وایە و لە دوای ساڵی 2000ەوە ڕۆژنامەی هاوڵاتی کە دروست بووە میدیاکانی کەش بە دوای ئەوهاتن لەگەڵ ئەو ڕخنانش کە ڕەنگە هەمان بێ لە بارودۆخی میدیای ئەهلی ئەگەر ئەوە نەبوونایە و دیمەنەکە بێنە بەرچاوی خۆ بەڵام دکتۆر هەز ناکەی هێشتا میدیای حزبی بەرپرسیارانەتر لە میدیای ئەهلی بۆ پێودانگەی کە میدیای حزبی 2000 بە حکمی ئەوەی کە وابەستەی سیاسەتی حزبەکەیەتی کە ئەمیش 2000 وابەستی کۆمەڵی معادلە و ئاڵۆزیەکانی پرسی سیاستکردنی دەکات و لە کوردستان وای لێ دەکات کە هەندێک ڕەنگە بەراوردکردنیش لە نێوان میدیا و حیزبی هەر بۆ خۆی دیسان ستەمێک بێت لە هەردووکیان بەمەعنا ئەو مەساحەی لە بەردەم ڕۆژنامە نووسێک و میدیایەکی ئەهلیە هەیە بۆ قسەکردن لەسەر ڕوودا و هەواڵەکان هەمان مەساحە لە بەردەم میدیایەکی حیزبیە دەستەبەر نییە یعنی میدیای حیزبی ناتوانێت بە هەموو شێوازێک لەسەر هەواڵ و راپۆرتەکان قسە بکە و هەموو ئەو واقعەیە هەیە نەقلەکە بەڵام میدیای ئەهلی ڕەنگە ئەو ناڵم بەرپرسیارەتی ئەو سانسۆرە یاخود ئەو چاودێری بەسەرەوە نەبێت کە هەواڵەکان بوازێت لەبەرەوە تۆ ناکرێت داوا بکەی لە یعنی من هەندێک جار بە ئەوانەیە و برادر و هاوڕێنام کە لە میدیای حیزبی ئیشەکەن ئەڵێم یعنی بەوە بێتاقەت مەبن کە بینەری تەلەڤیزیۆنەکەی تۆ یا خوێنەری ڕۆژنامەکەی تۆ یا ئەوانەی کە ئامۆژەی سایتەکەی تۆکەن کەمترە لە میدیایەکی ئەمە واقعێکی طبیعیە و سروشتیە کە ئەوان بینەر و خوێنەر و بیسەر کاکسەلا دەگوترێ میدیای ئەهلی لە جیاتی ئەوەی وەزیفەکەی زۆرتر ینی گەیاندنی زۆرترین زانیاری بێ یا لانی کەم دەی باگواستنەوەی وێنەکە بێ وەکو خۆی نەیتوانیوە تەجاوزی ئەو حاڵەتە بکا کە پێی دەگوترێ ڕەشکردن یا سپیکردن ینی لە خیتابی یا لە گوتاری میدیا ئەهلیدا ئەگەر بگەڕێن بۆ ئەو مفردانەی کە ینی دەمان بنەوە سەر ڕەشکردنەوە یا سپیکردنەوەی ئەم و ئەو این دەتوانین بە ئاسانی ئەم مفردانە ببینینەوە تۆ لەبارەی ئەوە دەڵێی چی ئەگەر قرار بێت میدیا بەڕاستگۆیانە گزارش لە دۆخی ئەو جوگرافیایە بکاکەواتە دەرەچێت یعنی بە بڕای من میدیای ئەهلی زۆرترین با بڵێن پشکی شێری لەم بوارا بەرەکەوێت توانیوەتی گزارش لە دۆخەکە بکە یعنی وی کاک سەربەست ئەڵێ یعنی مەگەر لە کوردستانە بێکاری نییە 6 مانگە یاخود 5 مانگە موچەخۆران چاوەڕی موچەکانیان ناکەن یعنی دەیان قەیرانی بێکاری بێکارەبایی قەیرانی دیگەی کۆمەڵایەتی قەیرانی جۆرا و جۆری ئابووری مەگەر هەموو لەم دۆخانە خراپتر ئەبێت چی بێت میدیای ئەهلی بۆەوەدا کە میدیای ئەهلی ئەم دۆخە نابەستێتەوە بۆ بارو دۆخە مەوزوعیەی کە لە نەتیجەی بنم لە شەڕی داعش لە نەتیجەی دابەزنی نرخی نەوە لە نەتیجەی ئەوەی کە ئێمە چێشەمە لەگەڵ بەغدا هەیە ئەوەندەی دەیبەستێتەوە بە فڵان و فڵان ئەلێرە ینی گرفتەکە هەیە لەگەڵ میدیایی ئەزانی ئەمە بام دیسان نەبەسترێتەوە بەو شتێکەوە پێوتری عەتفی نیشتیمانی ئەو شتانە یعنی ئەم شتانە نەفرۆشرێتەوە بە خەڵک ئەوەی کەوا گزارشتی لێ ئەکرێت میدیا گزارشتی لێکرا ئایا وایە یاوان نییە ئەو دۆخەی کەوا من وتم لە کوردستانە ئەگوزارێ ئەو هەموو نەهامەتیانە بێکاری ینی ئەو دۆخە دەرونی خراپەی کەوا لە نێوان گەنجی ئەم وڵاتە ئەم گەنجی ئەم وڵاتە گیرۆدەی بووە مەگەر وانە مەگەر هەمومان کۆگنین لەسەرەوە ئایا گزارشتی لێ بکەین یاخودنا یعنی دکتۆری حاب پسپۆڕەکە مامۆسای ئێمەیشە با ینی وەڵام بداتەوە ئایا میدیا نابێ گزارش لە واقعی دروستی کۆمەلگە بکە ئەگەر قرارە گزارشتی لێ بکە ئەوە میدیا گزارشتی لێ کردووە میدیای ئەهلی و بە بڕای من هێشتا خاتریشی کردووە یەک بەخش حاڵەتی تریش هەیە بە بڕای من ئەو ستەمەی لە میدیای ئەهلی کراوە لە کوردستانە لە هیچ کایەکی ترا بۆ جۆرە ستەم نەکرا ستەم دروستکردنی دەیان میدیای سێبەر و هەڵشتنی پارەی بەلاش و پارەی نەوت و پارەی موچەی خەڵکی ئەم وڵاتە بۆ ئەو میدیا سێبەرانە کە بە سەدان بوون و خۆشبەختانە بەوەی خێرانی ئابووری و ئێستا ماڵ ئاوایان کرد و داخران ئەو هەموو مامەڵە نادروستەی کە هەر لە پاکتاوی جەسەدیەوە تاوەکو گرتن و دەرکردنی یاسا بۆ کەلەفچەکردنی قەڵەمە ئازادەکان
هەر لەو هێرشە ناڕەوایانەی ئەو هەموو تۆمەتێکەوە کرێتە سەر ڕۆژنامەنووسانی میدیای ئەهلی لەم وڵاتە، هەر لە پێنەدانی زانیاری بە میدیای ئەهلیەوە لە هەموو ئەو مەترسیانێکەوە ڕۆبەڕووی ڕۆژنامەنووسانی میدیای ئەهلی بوو. تۆ مەگەر ئەمانە ستەمنین و هەموو کەس نازانێت. زۆر باشە. عفوم کە ئەگەر قەرار بێت پرسیارەکە بەو جۆرە لێ بکەین میدیای ئەهلی توانیوێتی هاوسەنگی ڕابگرێ بەوەی کەوا بەرامبەرێک نکات ڕەنگە ئەمە قسە بێت ینی بەڕاستی بۆ خۆشمان ڕەنگە سەرنجمانە بێ، بەڵام ئەویش دیسان پەیوەندی بەو دابش بوونەوە هەیەکەوە ئەتوانم بڵێم بەدەیان ساڵ لەمەوبەر لە بینی ئەو کەوا پێوتری هەولێر و سلێمانی و زۆنی سەر سەوز و زەرد ئەو دۆخەوەی کردووە کەوا بە ئاسانی تۆ دەست نەگا بە زۆر زانیاری لەوێ و نتوانی لەو جوگرافیایە بە ئاسانی زانیاری دەستکەوێ و حاڵەتێکی دەرونیش دروست بێت تا ڕادەیەک بەوەی کەوا تۆ زۆرتر لەسەر ئەو لایەنە بنووسیکەوا دەسەڵاتی زۆرتر لایە پلە پۆستەکانی زۆرتر لایە هەر بەڕاستیە تاوەکو بەرپرسیارەتی لای هەر کەس زۆرتر بێ ئەوە شتێکی زۆر ئاساییە ڕووی تیرەکان لەوە زۆر کاک سەربەست قسەیەشی تر لەسەر میدیای حزبی کە هەیە ئەوەیە کە میدیای حزبی هەر ماشینە و کارگەیەشی گەورە نییە بۆ دروستکردن و دەرچواندنی بە دەرزەنی پاڵەوان، بەڵکو ماشینەیەشی تریشە بۆ تەبریر هێنانەوە پاساوهێنانەوەی بەردەوام بۆ ئەو پاڵاوانانەی کە بە قسەی زۆر لە خەڵکی بەرپرسیانن لا وێرانکردنی ئەم وڵات و ئەم خاکە بەڕێز لە بارەوە دەڵێتی وڵا لە ڕاستیە لەسەر ئەوەی کە میدیای حیزبی و ئەهلی و سێبەر بەڕاستیان بابەتە بخۆی بابەتێکی شکال هەڵگرا و من بخۆم لەو قەناعەتەیەم کە شتێک نەبێ ناوی میدیای ئەهلی و ئازاد دۆشتانە بێ لەبەرەوەی کە پێشتر خۆت میدیا دابش کرد بەسەر میدیای حزبی سێبەر وا پۆڵێ نەکرێت وتم وا پۆڵێ نەکرێت و وا ناوی ئەهێنرێت بۆ نمونە هەندێک میدیا خۆی پێ ئەهلیە هەندێک میدیا حیزبیە و هەندێک میدیاش زۆر جار ناوی ئەهێنرێت بە ناوی ئەوەی کە میدیایەکی سێبەرە، بەڵام لە واقعە ئەوانەی کە ئەهلین چێ ئەمەی پێ ڕێگەی پێداون کە ئەهلی بن بەچی سەلمێنن کە ئەهلین چۆن بۆ نمونە لەم حکوومەتەیە چۆن لەم حکوومەتەیە ئەگەر نەم بڕیت کاک سالار ئەگەر نەم بڕیت ئەزانێ ئەگەر نەم بڕیت جۆری مامەڵە سەرچاوی داراییەکەی مامۆستا یحیی ڕەشایی و ئەکادمیە گۆک مامۆستایەک بە ئەم یعنی زۆر باش بە حەکەم یعنی ئەزانی کاک شۆڕش کاک سالار وەختی منە ئەزانی کاک شۆڕش لە ڕاستیە بۆ خۆی بوونی میدیای ئەهلی هەر بخۆی بابەتێکی ئیشکال هەڵگرا و لە ساڵان ڕابردووە زۆرجار بینی ومانەکە زۆرجار میدیایەکی ئەهلی بە میدیاکەی تری وتۆ کە تۆ لە ئەنگری فڵانە دەسەڵاتی یاخود لە خوێندنەوەی پەیامەکان یانە لە شێوازی ئیشکردنیانە لە ناشەفافیەت لە دارایی و بودجەیانە هەموو ئەمانە پێمانڵێن کە بۆ ڕادەکەی بۆ قسەکردن بۆ ئەوە پێ بڵم کە ئەمەوێت کە خزمەت بە بابەتەکە بکەم لەو ڕوانگەیە کە بڵێم ڕاستە میدیای حیزبی میدیایەکی ئەکتیڤ نییە و نەیتوانیوە بۆ نمونە خزمەتەکەی بەباشی یان ئامانجێک بەباشی بپێشێ و خەلەل و ئیشکالەتی زۆری هەیە، بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە میدیای ئەهلی هەموو شتێکە و کاری زۆر باشی کردووە و بە تەسەوری میوانە و بابەتێکەیە کە بۆ نمونە دکتۆر یحیی باسیەوەی کرد کە میدیای کوردی لە وەختێکە کە من باسیەوەم کەوتم میدیا ئامرازێ بۆ کۆچکردنی لاوان هاندان کەی بوو بۆ ئەمرازەی کە کۆچ پیشان بادوە لایەنە خراپەکانی ئەو پەنابرانە پیشان با کە لە کەمپەکان چ گوزارانێکیان هەیە ئەو کاتەی کە کۆمەڵگەی کوردی تووشی جۆرێک لە ڕەشبینی کرابوو و جۆرێک لەسەر لە شێوان و پەرتەوازەی دروستکە لە کۆمەڵگەی کوردی پاشان پاژۆی کە ڕووداوێکی نەخوازرا و ڕوئەدا و ئەبێت بە واقعێکی زۆر چەسپی و پاشان ئەوەندێن وێنێکترمان پیشانێن کە خەڵکێک ئەڕۆ بۆ ڕۆژئاوا ئەوروپا ئەو بەهشتنیە کە پەنابەران ڕوتێ بکەن کە ئەمە بە باوەڕی من یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە میدیای کوردی میدیایەکی ناپیشەیە و میدیایەکی ناپرۆفیشناڵە و میدیایەکە بە ئاستێکی باش مامەڵی نەکردووە خاوەنێکی سیاسەتێکی مەدروست نییە خاوەنی سیاسەتێک نییە کە سیاسەتێک درێژخایەن بێ و بەردەمی خۆی بە ئاستێکی باش ببینێ بۆی کە پەیامە میدیایەکانی ئەوەی کە ئەمڕۆ پەخشیە کاسبێنە لێ پەشیمان دەبێتەوە، بەڵام زۆرجار ئێمەم حاڵەتە بینینەوە محەممەد حەسەن هەیکەل کە یەکێکە لە پیاوە هەرە ناسراوەکانی دنیای عەرەب و ڕۆژهەڵات لەبار ڕۆژنامەگەریە ئەڵێ هیچ کەناڵێکی ڕاگەیاندن نییە لەم دنیاە کە مۆرکێکی سیاسی لە پشتەوە نەبێت. هەر ئەم قسەیە بۆ خۆی بای ئەوەیە کە پێمان بڵێت هیچ کەناڵێک نییە لە دنیاە ئازاد بێت، هیچ کەناڵێک نییە لە دنیاە لایەنگیری لایەنێک نەکات دژی لایەنێکی تری جیاوازن ینی ڕاستە جیاوازی هەیە شێوازی کارکردنی جیاواز هەیە هیانە لە ڕووی پەیامۆ جیاوازن هیان لە ڕووی ستایلی شۆ جیاوازن، بەڵام لە نەتیجەیە ئێمە میدیای گەڕەتکەینەوە میدیای تریش ینی چوزان بکەین بە وڵا بە گشتی ئەمە پێویستمان بۆ یە کە باردۆخی میدیا زیاتر ڕوردکەینەوە و بابەتیانەتر لێ بڕوانین و هەوڵ بین کە میدیا بکەین بە ئامرازێک بۆی کە
خزمەتی کۆی کۆمەلگاکە بکە کاکسارار قسەیەکی کە باسێکی وتی با ئێمە لەوە بگەڕین کە عەتفی نیشتیمانی و ئەم شتانە و ئەو شتانە یعنی ئەو قسەیە لە ئەو لۆژیکە ینی کاڵێ ئەم شتانە و ئەو شتان یعنی بەهای نیشتیمانی ئەو نەپشکۆلە کراوەتەوانێ با ئێمە واز لەو قسانە بێنی کە بۆ جوڵاندنی عەتفی نیشتیمانی و ئەم شتانە و ئەو شتانە یعنی پشتی نیشتیمانی ئەوەندە بچوو کراوەتەوە ئەوەندە لە ئاستی هێنراوەتە خوارەوە کە ئەبێت بە ئەم شتانە و ئەو شتانە من تۆم نەبڕیوە لەبەرەوە گەر بکرێت ئەزانی ئەم گزارشکردنە ئەم شێوازی دەربڕینە یعنی جاری وایە تۆ پامی میدیایی چییە ئەم برادر بنای ڕۆژنامەنووسی ئەهلی و هاتوو بەڵام بدێت بۆ ئەوی کە ئەم بابەتە هیچ نرخی نەهێڵێت ئەڵێ ئەم شتانە ئەو شتانە یعنی بەڵام ئەگە بۆ نمونەیە پێ بڵێ گزارشتێک لە گۆڤاری لەڤین بۆ بکە بە زمانێک و بە لۆژیکێک و بە دەربڕینێک بۆ سپی گۆڤاری لەڤینێ بۆکە ڕەنگە واشن پۆست قەرزار بێ لەسەری یعنی بۆچی لەبەرەوەی کە ئەم بابەتە زۆر ئیبرازکە وەلا بەرامبەرە بابەتی عەتفی نیشتیمانی و ئەم شتانە و ئەو شتانە یعنی ئەمە سەبەبی هۆکارێک لە هۆکارە جەوهەریەکانی ئەوەی کە میدیای کوردی نایپێکێ و خزمەتێکی باشی نەکردووە ئەوەیە کە میدیایەکی لایەنگیرە میدیایەکە کار بۆ ئەوکات میدیا حیزبەکان بەردەوام کاریانەوەی ڕتوش بۆ دەسەڵات بکەن و وا پیشان بن ئەم وڵاتە بەهەشتا بەڵام کارە ساتەکە دیوەکەی تریشێتی ئەوەیە کە میدیایەک تریشێ بەناوی میدیای ئەهلیەوە هەوڵەدا ئەم وڵاتە و دۆزەخ پیشان بە هەموو شتێکی ئەم وڵاتە ڕەشە بابەتی نیشتیمانی ئەم شتانە ئەو شتانەیە لەبەر ئەوە یحیاتۆ لەگەڵ بۆ چوونەنی کە فعلا ئێمە لە بەردەم دوو جۆر میدیاداین کە جۆرێکیان دەیەوێ دنیای کوردی وەکو بەهشت وێنە بکە و جۆرەکەی تریشیان دەیەوێ وەکو دۆزە وەکو سەقەر یعنی نیشتیمانی ئەم خەڵقیدا وڵی من ئەڵێم ئێمە لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە یعنی وەختی وڵێت جەژن و چکلێت گێڕان و قسەی خۆش و زەردەخەنەوەوانەیە یعنی پێسمان بەوە نییە کە ڕاستە بێت فەنجەخێن سەبرینەکان ڕاستە بێ پێداچنو بکەن بە بارودۆخی ڕۆژنامەگەریە خۆی تەصنیف و پۆڵێنانی کە هەیە بۆ میدیا تەصنیف و پۆڵێنی جۆرا و جۆرن یعنی ئەوەی کە مثلا میدیای ئەهلی بۆ میدیای حیزبی و میدیای حکومی هەیە جۆرێت لە میدیامان پێوترێت میدیای نیشتیمانی کە یعنی ئەگەر ئێمە بتوانین هەموو ئەم ستایلانە واز دەبێنین و بگەینە شێوازێک لە شێوازی میدیای نیشتیمانی و ئازانم کارێکی زۆر باشەکەین و زۆر یعنی خواستێکی زۆر پێویستە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەگەر باس لە واقعەکە بکەین ئەوەی کە پێوترێ میدیای حیزبی ئەوەی پێوترێ میدیای ئەهلی یعنی میدیای حیزبی کێشەکەی لەکوێ بۆ دروستە بێ ئەوێت میدیایەکی حیزبیش بێت و لە ڕێزی یەکەمی شابێت و ئیشی میدیای ئەهلیش بکات ناکرێت ئێمە حەقی خۆی نییە مافی خۆی نییە ئاخر ناتوانێت لەبەر ئەوەی کە مادەم تۆ هەڵگەی ئایدۆلۆژیا و بیرروبۆچوونێکی دیاری کراوبی بەحڕی ئەم میلەتە نیە لەناو هەناوی ئەم کۆمەڵگەیانە هاتوتە دەر مەبەستم ئەوەیە نابێ بیکە ئەڵەم ناتوانێ بیکە ئەم دوشتە جیاوازن و میدیای ئەهلیش ئێوە هەموو حەقێک لە میدیای حیزبی بسەنێتەوە هەردووشیان یعنی دوو حەق لە یەکتری ئەسەنەوە میدیای حیزبیش ئێوە هەموو حەقێک هەموو میدیای ئەهلی بگۆرە لە میدیای حیزبی بسەنێتەوە کە ئەگەر بۆ نمونە بیەوێت میدیایەکی کاریگەر بیەوێت باز لە معانات و کێشەکانی خەڵک بکە و ئەزانێ باسکردن لە معانات و کێشەکانی خەڵک تەنها ئیشی میدیای ئەهلیە ئەکرێ میدیای لە دنیای واقعی کوردیدا فعلا نەبووتە ئیشی میدیای ئەهلی هەر میدیای ئەهلی نییە باس لە معانات و لە کێشەی ئەمڕۆی خەڵک خێر یعنی من وازانم میدیای حیزبیش ئێستا جۆرێک لە لاساییکردنەوە هەیە بۆ میدیای ئەهلی و دوای ئەوەی ئیحساس کرا بەوەی کە ئەم جۆرە ستایرە لە ئیشکردن لە میدیای حیزبیە ڕەواجی نییە و بینێت ڕۆژ بە ڕۆژ کەمە بێتەوە و خەڵک ئەتوەرێت لە میدیای حیزبی ئەوانش ئێستا هەندێک جار هەندێک لە ڕۆژنامە حیزبیەکانە هەچەند ئێستا هەریکە تەمەنی ڕۆژنامەگەری کوردی کۆتایی پێدێ شتم ئەخوێندەوە راپۆرتم ئەخوێندەوە کە هیچی کەم نەبوو لەو شتانێک کە لە لڤین و هاوڵاتی و ئەوێنە بەڵام خەڵک لەبەرەوەی مۆرچێکی حیزبی پێوەیە ڕەنگە ئەو تۆمەتە ئاراستەی میدیای حیزبی بکە من ئەڵێم جورعەی بوونی ئایدۆلۆژیا و بیرروبۆچوون سەر قسانێک کە کاکسەر بەس کردی کە لە پشت هەشت دەستگایەکی ڕاگەیاندنەوە ئایدۆلۆژیا و بیرروبۆچوونێکی سیاسی هەیە ئەمە ڕاستیەکە کەسمان ناتوانین حاشا لەم ڕاستیە بکەین لە پشت هەموو دەستگایەکی میدیاییەوە ئاراستە و بیرروبۆچوونێک و فەلسەفەیەکەیە سیاسی بێ فکری بێ کۆمەڵایەتی بێ ئاینی بێ بەڵام ڕنگدانەوەی ئەم فکر و فلسفە و بێچوونە لە نێوان پەیامی میدیا لە نێوان ناوڕۆکی میدیای ئەمەیە میدیاک لە میدیایەکی کە جیاکاتەوە بۆ نمونە دەستگایەکی میدیایی پێی وایە کە کاتێک کە سەرکردەی حیزبەکە کۆبوونەوەیکی سەرکردایەتی خۆیەکە ئەمە ئەکاتە هەواڵ یەکەمی دەستگا ڕاگەیاندنەکەی ئەمە بە حەقی خۆی ئەزانێ و سەرکردەی حیزبەکە و ئەوانەی کە بودجە سەرفەکەن پارە سەرفەکەن لەو دەستگا ڕاگەیان پێیان وایە کە ئەبێ ئەمە هەواڵی یەکەم بێ میدیای ئەهلی ئەمە بە هەواڵ نازانێ ئەسڵ نەگنای کاتە هەواڵ هەر بە هەواڵی نازانێ ئەمە دوجار کێ زەرریەکە خودی میدیای حیزبەکە خۆی زەرریەکە یعنی کاتێک کە دەستگا میدیایەکە مصر بێ لەسەرەوەی کە ڕەنگی سایتەکەی ئەبێ ئەو ڕەنگە بێ کە ڕەنگی حیزبەکەیەتی مصر بێ لەسەرەوەی کە ئەو وەزیری کە سەر بە کوتلەکەی خۆی سەر بە حیزبەکەی هەواڵی بکاتە هەواڵی یەکەم هەموو ئەمانەوە ئاکات ئەم میدیای وردە خۆ یعنی میدیای ئەهلی ناوێت بەمە بێتاقەت بێت خۆی هەر وردە ئەمە خۆی بینەری کەمە بێتەوە حەز ناکەی میدیای ئەهلی زوڵمێک لە میدیای حیزبی دەکات ئەلێرەوە
کە دێ یا دەیەوێ وەزیفەی میدیای حزبی دیاری بکات لە منتەڵەقی ئیشی خۆیەوە وەزیفەی خۆیەوە. دەست خۆش قسەیەکی جوانە من هەندێک جار بۆ برادرانم ئەڵێم ئێوە هەندێک جار مافێکی طبیعی لە میدیای حزبی ئەسێننەوە کە ئەڵێن میدیای حزبی نابێت یعنی حیزب نابێت خاوەنی میدیا بێ ئەم جملەیە زۆر ئەوتراشە نسێتەوە کاڵ بۆتەوە حیزب پێویستی بە میدیا و ڕاگەیاندن چێن یعنی تۆ کاتێک باس لە حیزبێکە حیزب بریتە لە سایت بریتە لە پیج بریتە لە بوونی رادیۆیەک ئەگەر لە کاتی هەڵمەتی هەڵبژاردننا حیزبێک کەناڵێکی ڕاگەیاندنی نەبێت لە کێوە بانگەش بەرە مافێکی ئاسایی خۆیەتی بەڵام شێوازی مامەڵەکردنی ئەم حیزبە لەگەڵ هەواڵەکان لەگەڵ ڕووداوەکانە وا ئەکات کە خەڵک لەو دەستگا ڕاگەیاندنە دوورکەوێتەوە بتۆرێنی. زۆر چاکە کاک سالار قسەی شتر کە لەسەر میدیای ئەهلی هەیە ئەوەیە کە میدیای ئەهلی زۆر خراپ کار دەکات لەسەر قوڵکردنەوەی ئەو لێکترازانە سیاسی کە لە نێو هێزە سیاسیەکاندا هەیە بەچی بەوەی کە هەر نزیک بوونەوەی کە هێزێکی سیاسی بنمونە ئەگەر بیەوێ هەیبێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان یا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە یەکسەر میدیای ئەهلی زوم دەخاتە سەر ئەو هێزە و دەیەوێ وەها وێنایکا بۆ کۆمەلگا وەکو ئەوی کە ئەم هێزە نزیکە بێتەوە لە شەیتان نزیک دەبێتەوە لەوەی کە پاشگەز بێتەوە لەو وعد و لەو بەڵێنانەی کە داوێتی لانیکەم لە هەڵبژاردنەکان بە خەڵکەکەی خۆی. ئەفهم کە دکتۆر یحیا فەرمووی لە توێژینەوەکەی ئەمڕۆیە ڕاپرسێکی ئەنجام داوە لە ناو پەرلەمانتارانە بە پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکانەوە لە سەدا هەشتاوێکی فراکسیۆنەکان بوون هەمویان نوێنەری حیزبەکان بوون لە سەدا هەشتاوێکی ئەوان و تویانەکەەوە ئێمە زۆرتری ئەتیماد و زۆرتر سەرچاوی زانیاریەکانمان میدیای ئەهلیە ئەمە بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا بەوەی کەوا میدیای ئەهلی کاریگەری زۆرترە و میدیای ئەهلی ڕەواجی زۆرترە و سیقە و متمانە زۆرتر بە نابێواتان لێ بکە کە زۆرتر بەرپرسیارانە مامەڵە بکەن بێگومان یاوەی کە دەستکراوە خەڵکە حیزبیەکەیش ئەوە هاتوودە سەر ئەو هەناسەیەکەوە میدیا حیزبیەکانیش خەریکەێنە سەر ئەو هەناسەیەکەوە میدیای ئەهلی ئیشی پێکردووە وتم ئەوەی لە ساڵانی ڕابردووە میدیای ئەهلی ئەیوت کاری لەسەر کرد جۆری راپۆرتەکانی ئێستا میدیا حیزبیەکانیش بۆ خۆیان هاتوونەتە سەر ئەم بڕوایە و بەم جۆر ستایلە ئیشەکەن. سەبارەت بە قوڵکردنەوەی ناکۆکیەکان کاک شۆڕژ ینی دۆخێک کە خۆی دۆخێکی نەخۆش بێ دۆخێکی خراپ بێ بۆ خراپتری دەکەن خراپتری ناکەیت تۆ گزارش دەکەی لە واقعیات بەس هەز ناکە زۆر گەورەتر وێنایی دەکەن گەورەتر وێنا ناکرێ یعنی ئەوەی کە من ئەزانم لە دروستەکان لە هێزە سیاسەکان نزیکەوە ڕەنگە ئێمە سەرچاوە ئەو زانیاریانە من لە سەرچاوەیەکەوە دەستکەوێ کاکسەر بەست پێی وا سەرچاوێکی باڵای حیزبەکە ئەویش وەڵام پێی وا بێ ناڕاست بێ حەقی خۆش من حەقی خۆی دەم بەوانەی کەەوە لە میدیای حیزبیە کارەکەن لە دەرەوەی میدیای ئەهلین بترسن لە میدیای ئەهلی و پیان وا بێ میدیای ئەهلی دێوەزمەیە پیان وا بێ میدیای ئەهلی میدیایەکەوە لەسەر ڕشکردن کارەکان چونکە جۆرێک لە مەترسیە بۆ سەر ئەو ڕۆژنامەنووسانەی کەەوە لە پارەی خەڵک پارێکی کاژوەرەگرن و ینی کاک شۆڕژ ینی بە بڕۆی من خەڵکی بەتایبەتی هەندێک میدیای حزبی یا سێبەر هەیە کە 2000 خۆ داخرا ئەو قەیرانەکە میدیاکە ئێوە بۆ داناخرێ میدیاکە ئێمە پرسیارێکی زۆر دروستە و ڕەنگە پرسیاری زۆری لە بینەران و لەوانەیە میدیای سێبەر هەبێ بە پارەی پارتی ویشەتی یعنی ناتوانێت داوام بە ئەوەی کەوا ئەو بژەیە میدیای ئەهلی ئەوەی کەوا گۆڤاری لڤینی پێوەچێ بەڕێوە ڕەنگە موچەی دوو کارمەندی میدیا حیزبیەکان نەبێت ئێمە بە ستافێکی کەم و ئێمە بە موچەیەکی کەم و ئێمە بە ڕیکلام لەسەر فرۆش یعنی من تەحەداکەم و ئەیش خوازم ئەوانەی کەوا ئەیانێ بزانن لڤین لەسەر چی دەرەچێ و موچەی کارمەندەکانی چۆنە بابا بێن و بچن لەو چاپخانەیە کەوا چاپەکرێەوە لەو دەستگایەی کەوا وڵاوێکاتەوە بپرسن میدیایەکی حیزبی کەوا لە شەڕی ناوخۆوە بە قیڕەی و بە نووسینی و بە راپۆرتەکانی شەڕی ناوخۆی هەڵگیرسانە بێ کاریگەری ڕۆژنامەنووسێکی حیزبی لە ئابیجی بەشارێک زۆرتر بوو بێ ئێستا لەکوێ مافیەوەی هەیە ڕخنە لە میدیای ئەهلی بگرێ میدیایەکی کەسێک لە میدیای حیزبی دۆستێکی میدیای حیزبی دۆستێکی یەکێک لەو حیزبە باڵادەستانەی کەوا پیان وایە میدیای ئەهلی ڕەشە بەدایان ملیۆن دلاری ئەم پارەی خەڵک موچەی خەڵک قوتی خەڵکیان بۆ سەرف کرابێ لەکوێ مافیەوەیانەیە ڕخنە لە میدیای ئەمە نەمانەوە تۆ میدیای ئەهلی بێ ینی ئێمە فریشتەی میدیا کارەکانمان و پەیامەکانیشمان هەموو پەیامێکی دروستە بەڵام ئەوەی گوتومانە ئێمە گزارشتێکی ڕاستەقینانە لەو دۆخەکەین کەوا هەیە ئێمە پێماوتراوە ڕۆژنامەنووس چاوی خەڵکین و واجبە لەسەر شانمانەوەی لەژێر بەڕێ بهێنینە سەر بەڕە لەگەڵ پەیامەکانی خۆمانە ڕازگۆ بووین و بەڵگەی بەهێزی ڕازگۆیشمان ئەوەی کەوا ئێمە وتومانە لە ساڵانی ڕابردووە بیلفعل ئەوە دۆخەکە هەمی ئاشکراکرا پەرلەمانتاران ئاشکراەکەن بە پەرلەمانتارانی ئەو فراکسیۆنانیشی کەوا لە حیزبەکانی دەسەڵاتن یعنی ئەوەی کردومانە ئێمە واقع سلمان دوێتی نەک بەوەی کەوا تۆ
يعني من بڕوان بە دابشکاری نییە بڕوان بۆی تۆ چی ئەەکەی پەیامەکەت چییە و ئەو پەیامەت تا چنێک کاریگەری هەبووە ئەو پەیامەت چنێک ینی حەزمە کرد جەنابی دکتۆر یحیا و کاک سەربەستیش زۆرتر قسەمان لەسەر و کارەساتە بکردایە کارەساتی داخستنی میدیایەکی ئەهلی لە کوردستان کە دایکی میدیای ئەهلی و ڕۆژنامەی هاوڵاتیە حزبی لێ بەرپرسیار نیە تۆ لەو بێگومان میدیای حیزبی لێ بەرپرسیارە و فعلا میدیای حزبی لێ بەرپرسیارە جملەیەک هەیە با بڵێم با دوای تەداخلی کاک سەربەست نەکەم ببڕۆی من میدیا و هەموو کایەکانی دیکەی ژیان لە کوردستان لە هەر جەیەکی ترا بەرهەمی سیستەمی سیاسیە کەواتە میدیا بەرهەمی سیستەمی سیاسیە ئەگەر خەڵکێکیش لە میدیای هەیە 2000 پارتی وێشێتی لە پشتیەوە لێ بەرپرسیار بەڵێ وڵا لە پێشەوە کاکسەلەر جار پێشوو منی بڕیغانی قەتڵ کرد بەڵام لەم جارم کاتێک قسەی کرد ئەم جارە کە قسەی کرد من هیچ محاورم نەکردی بڕم بڕۆی کە باوەڕم وایە کە ئێمە کە لە بەرنامەکانەوە گفتوگۆکەین تیشە خێنە سەر بابەتێک پێویستە یعنی خزمەتی بکەین لە جیاتیەوەی کە وای لێ بکەین بۆ نمونە بینەر تووشی جۆرێک لە نیگەرانی و گرژی ببێ ماڵ ئاوێت و سەجارە تو چی و چی و چی و چی هەر چیچێکی ئەو خەوایوت ناچارە کرد ئەخەوای دکتۆر یعنی ئەوە نەبوو کە من برادرانە ئامۆژگاریشمان نەکرد ئەزانی ئەگەر تارێ پێما بە گفتوگۆکە بەخۆشی هاتووە فەر بکاکسەر لە ڕاستیە ئیشکالەتەکە لێرەوە چییە ئێستا بۆ نمونە ئەو میدیایی کە کاکسەلار باسی کات و زۆر ڕستپێکە بەشێک لە ئەرکەکەیەوە بووە کە جۆرێک لە گرژی دروستکە لە کۆمەلگای کوردیا و زۆر جاریش ئەم وا پیشانیە کە زۆر مەحسوومن لە دەرەوەی هەر دەستی وەردان و تەدەخول و کێشەیەک بن زۆر جار میدیای ئەهلی لایەنگیری کردو بۆ لایەنێک لەوەی کە بەخشان و باڵی هەڵ نەیاوە و هەواڵە فەرمیەکانی بۆ بڵاو نەکردو بەڵام چاوپۆشی کردووە لە کەم و کوڕەکانی بەڵام لە بەرامبەرە بۆ لایەنی ئەلێف بۆ لایەنی بە شێوازێکی تری هەبووە نوکێکی تیژ بووە ڕمێک بووە بۆ ئەوەی کە لایەنی بەرامبەر برینارکە لەبەر ئەوە میدیای ئەهلی ئەو میدیا مەعسووم و بێخەوش و بێکەم و کوڕێ نییە کە کاکسەلار وای وێنە ئاکات کە میدیایەکە بەڕاستی کاریگەریکی زۆر زۆری هەبووە هەرچەند من بخۆم لەگەڵەوەم کە میدیاکان کاتێک ئێستا میدیای کوردی بە ئاستێکی باش گەشەی کردووە و ژمارەی زۆر بووە جۆرا و جۆر بۆ لە ڕووی بیستن و نووسین و بینینەوە ماڵتی میدیا گەشەی کردو میدیای کۆمەڵایەتی هاتوتە پێشەوە یعنی میدیای کوردی مش لەگەڵ تێدێ و قسەی کاک دکتۆر حیاکەم کەوتی میدیا بەرەو پێشچوونیشی هەیە لە پاڵەوەی کە کۆمەڵی خەوش و کەم و کوڕی هەیە ئەمەشی هەیە بەڵام ئیشکالێتەکە لێرە چی ئیشکالێتەکە ئەوەیە بۆ نمونە ئەو میدیانە کە میدیای ئەهلین بەردەوام باس لە ئیشکالێتەکانەکەن و زۆر گەورەی ئەەکەن و زۆر جار لە چاوپۆشیەکەن لە ئیشکالیەتی زۆر جار هەست ناکەی بۆ خۆیان زۆر گەورن یعنی پێویست بۆ ناکە میدیاک لە ناو میدیا ئەهلی بێ زومی بخاتە سەر وە گەورەشی بکە یعنی تا ئێرە ئێوە باوەڕتان وانە کە ئێمە فعلا لە هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵی کێشە زۆر گەورە ڕووی ئیشکالەتەکان هیچ کێشەیەکی نییە ئەو ئەرکی میدیای بەڵام لایەنگیریکردن لە خستنە ڕووی کێشەکان ئیشکالەتی گەورەی دروستکردن لەوەی کە زۆر جار ئەرکی ئەم میدیانە ئەوەیە کە بۆ نمونە هەر خستنە ڕوویەک هەر قسەکردنێک لە دەرەوەی بنمونە میدیاکەی ئێوە یعنی ئێوە بۆچی وەهالێشی دەدەنەوە کە لایەنگریە حەز ناکەن ئەمە گرفتێکی گەورەیە فۆبیایە کە تووشی هاتووە لەبەرەوەی کە ئێمە لە واقعا لە بابەتەکانیانە لە پەیامەکانیانە لە گزارشت و دەڕینەکانیان ئەمە ئابینین لەبەرەوەی کە ئەوان زۆر جار هەوڵ ئەدەن بۆ نمونە کاتێک ئێستا بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان سەردەمانێک لەگەڵێکی نیشتمانی کوردستان زۆر ئیشکالێتی هەبوو سیاسەتی ئەعلامیەکەیەوە بوو کە فۆکەس لەسەر کێشەکانی ناو یەکێتی بکەوە ئەو زۆنەی کە زۆنی یەکێتیە میدیای ئەهلیش هەبوو هاوکاتی بزوتنەوەی گۆڕان ئەم ئەرکەی جێبەجێ کرد ئێستا بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە کێشە ئەستەنگایە ئەو میدیا ئەهلیە کە خۆی پێ ئەهلی بوو کە باوەڕی وا بوو ئەم زۆر مەعسوومە زۆر وایە ئێستا هاوشانی فڵانە بزوتنەوە فۆکەسی لەسەر پارتی دیموکراتی کوردستانە هەر ئەو بزوتنەوەی سبەینێ فۆکەسی لەسەر یەکگرتووی ئیسلامی بێ ئەوش فۆکەس خاصە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کاتێک ژێتە ستودیۆک لەگەڵ تۆ بەتۆڵێ من ئەهلیم من خاوێنم من کەسێکی بێلایەنە من بە بوجێکی کەمەوە کارەکەم من فریشتم و ئەوان شەیتانن لە ڕاستیە ڕۆژێک یەکێتی شەیتانە ڕۆژێ پارتی شەیتانە ڕۆژێک ئەویتر شەیتانە لەبەر ئەوەی ئەم مەسەلەی شەیتانی ئەمە هی میدیا حیزبیە ینی دەستەواژەی شەیتانی میدیا حیزبیە من لەم تەلەڤیزیۆنە بەرنامەیەک ترشمە بوو لەگەڵ بەڕێستا یعنی ئەمە کەلتورە لە لڤین ئەمە کەلتوری لڤینەکە ڕێگە نادەن ئەزانی کاک سالار ئیشکالێت خەڵک فاهمێ ڕەحم بە خۆت کەزانی کاک سالار دکتۆر من بڕاوم مەزاهی زانی من بام شتێک ئینی کە بڵێم یەک ئیشکالێت هەیە بەجددی کە ئەمە زۆر جار هەندێک میدیاکاری ناوێتەکایەوە کە ئەوەیە لە تەلەڤیزیۆن کێتوانێت گرژی زیاتر بکات کێتوانێت زۆر جوێن باش کێتوانێت زۆر
دەنگ بەرزکاتەوە تۆ دووجار قسەت کردو من ئەرفێکم وتووە بەڵام کاکە من دووجار قسەت کرد تۆ دووجارەکە پێ بڕیوە کاتێک کە مافی خۆیەتی تێیدا قسە بکە لیگەر با بە ئازادن بەڕێزم دواتر ئەوەی کە تۆ پێ دوایەتەوەمەتە وەڵامی بدەوە بەڕێزم کاکشۆر منم جملەیەڵێم و ئەتوانم لای دکتۆری حیا یعنی لەم بەرنامەیە دووجار هەرتو لای من دووجار هەردوو لای کاکسالار من هەردوو جارەکە لە کاتی کاکسالارە بۆ بڕی تەواضعەوە قەڵەم و کاغەزێکم هێناوە لە لای خۆم تێبینەکانیەوە نووسیوە بەڵام بەڕێزیان لەبەر ئەوەی کە زۆر حەزیان بەم گرژیە هەیە یعنی هەردوو جاری قسەکردنەکەی من ئەو قسەکە بەم نەبڕێ ئەمە ئەمەیان کردو بە کلتور دەستکاری ئەزانی چ کاکشۆر بام قسەیەتەوە بام پایامە بگەێنەر ئەزانی ئەم برادران دەستکاری زەوق و سەلیقەی خەڵکیان کردووە و ئەیانەوێ وها پیشانی خەڵکی بن ئەگەر لە تەلەڤیزیۆنەکە کێ بتوانێت گرژی زۆر بکە دەنگی هەڵبڕێ وشەی نەشیاو بەکاربێنێ ئەم باشترە ئەم مسەیتەرترە ئەم باشترە توانێت تۆمەتەکانی بگەێنێ زۆر چاکە من سوپاس زۆر چاکە من با پرسیارش لە بەڕێز من دواتر دەگەڕمەوە لای بەڕێز دکتۆر ژیان هەرچەند کاتم کەم ماوە بەزە بێ دەرفەت بە من بێ ئەم تۆمەتە بەتەکید دەرفەتە دەدەمێت ئارایشکراوانەی تۆمەت نیە و حەقیقەتە ئێستا لە ستۆدیۆ بینەر بینیوێت زۆر چاکە وەکو چۆن یعنی ئەمان لەژێر پرسیاردان لەوەی کە هەر هێزێک بنمونە بدا بەلای یەکێتی یا بەلای پارتی دوازار فۆکس و زومی دەخەنە سەر و وەکو شەیتان مامەڵی لەگەڵا دەکەم بە هەمان شێوە ئەم گلەیە یا ئەم تۆمەتە ڕوبەڕووی ئیعلامی حیزبیش بنمونە پارتی دیموکراتی کوردستان وەکو عەیەنێ وەکو نمونەیەک دەهێنمەوە لێرەدا بۆ ئەتیبارەی کە بەڕێز ڕۆژنامەنووس و ئیعلامیشی ناو پارتی دیموکراتی کوردستانی بۆی کە هەر نزیک بوونەوەیەک هەر هەنگاوێک هەر هێزێک بنمونە بزوتنەوەی گۆڕان بیەوێ بە ئاراسی پارتی دیموکراتی کوردستاندا بینێ لە جیاتی ئەوەی وەکو بەرپرسیارەتێک و هەستێکی نیشتمانی لەلایەن میدیاکانی پارتیەوە یعنی وێنا بکرێت دوزار وەکو ئەو وێنا دەکرێت کە ئەمان گەڕاونەوە چوزانم بۆ ماڵە گەورەکە بۆ ژێرسایی حکمەتی جەنابی سەرۆک وەکو لە میدیاکانی خۆتان دەیانی باسی لەوە دەکرێت خۆشتان لە قوڵکردنەوەی ئەو کلێن و ئەو درزەی کە لە ئێستادا هەیە بەرپرسیار نین بەو خیتابەتان کاکشۆڕ خۆی من بە باوەڕی من یەکێک لە جوانەکانی ئێمە ئەوەیە کە ئیشکالێتمان هەبێ دانی پیانین و ئامادەین بەرپرسیارەتێکی هەڵگرین من بۆ خۆم یەکێکم کە بۆ نمونەوە کۆی کە لەسەر لایەنێک سیاسی مەحسوبم ئەڵێم کە کەناڵەکانی ڕاگەیاندن بە گشتی لە کوردستان ئیشکالێتیان هەیە و لە ناویانە کەناڵەکانی دەسەڵات حیزبەکانی دەسەڵات خراپ مڵکماڵی گشتیان بەکارهێناوە و میدیای حیزبی یا میدیای دەسەڵات میدیایەکی باش نەبوو ئیشکالێتی هەبووە لە پاڵشتە جوانەکانیە ناشرینی هەبوو لە باڵشتە باشەکانیە خراپی هەبووە بەڵام ئیشکالێتەکە لێرەوە سەرچاوەگرێت کە خەڵکانێکی تر خۆیان پێ فریشتەیە ئەم فریشتە و شەیتانە ئیشکالێتێکی گەورەی کۆمەلگای کوردیان دروست کردووە دکتۆر گیان ئەگەر قسە جارێشتر بگەڕین و سەر فریشتە و شەیتان هەست ناکەی بە ئەندازەیەک چ میدیای حزبی چ میدیای ئەهلی بەرپرسیارن لە خۆڵقاندن و لە دروستکردنی چ فریشتە چ شەیتان یا لە سپیکردن یا لە ڕەشکردنی کۆمەڵگەی کوردی بەئەندازەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە قسەیەکت کرد جەنابەت زۆر جوان بووتە مادام میدیای ئەهلی کاریگەری زیاترە ئەبێ بەرپرسیارەتەکەی کەواتە زیاترە یعنی ئێمە جملەیەکی زۆر دقیقە مادام میدیای ئەهلی ئیحساس بەوەکە کە بینەری زیاترە کە کاریگەری زیاتری لەسەر کۆمەڵگەهەیە ئەبێ بەرپرسیارەتر مامەڵە بکە من ئەزەم لە هەنێ حاڵەتە میدیای ئەهلی ئەمەی لەبیر چوویەوە یعنی چوویە حاڵەتێکی شاگەشکە و یعنی غڕورێکی حاڵەتێکی سروشتیە کە یعنی بۆ مرۆڤ دروستە بێ کاتێک کە تۆ بینیت گۆڤارەکە تیراژ بە 130,000 بینەری سایتەکە لە ملیۆن تێ ئەپەڕێ خەڵکی زۆر متابعی دەستگا ڕاگەیاندنەکانی دومیدیای حیزبی لەولاوە فرۆشی نامێنێ خەڵک متابعی ناکە لەوە ئەوە دەبیرێتەوە کە ئەبێ ئیحساس بە بەرپرسیارەتێکی زیاتر بکەین و ئەمان باتەوە بۆ قەزەی ئەو مەسەلە جەوهەری کە ئەبێ میدیا پێی هەستێ ئەویش مەوزوعی بوون بە دەسەڵاتی چوارەمە یعنی میدیا لە هەموو حاڵەتەکانە ئەگەر میدیای حیزبی ئەگەر میدیای ئەهلی بێ ئەبێ ئیشی دەسەڵاتێک بکە بەمەعنا یعنی ناکرێ میدیا بێت و پشتیوانی لە دەسەڵاتی جێبەجێکردن بکە بە ڕەش و بەسپیە و بە هەموو حاڵەتەکانیەوە پشتیوانی لە فراکسیۆنەکەی خۆکە پشتیوان یعنی پشتیوانی بە معنای چی بە معنای ئەوەی تۆ هەڵەکانی نبینی بە معنای ئەوەی کە تۆ بەدەوام ئارایش بکەی بەردەوام یعنی جوانەکان قسە دەقم ماوەکات ئەگەر دقیق بابۆ تۆ بێ بەڵێ يعني من أمي بقى بس أو نقطة جوهرية يعني ميديا حزبي أجر بمشي هذا معاملة بكا وتأسيس الرنجة بمشي هذا معاملة كذبة بدل نهائية وروج بروج أو نسبة كمان هنا مولا أداء برلمان كان نسبة الرنجة زيادة بالرنجة داخلي واقعي شبه والله ما أجر بتوانه جود توزك لم يعني أجر بتوانه ناوكي بجورة بتوانه قسلسر أو كيسانة كم تربكا كربتي بحزبك سياسي ورخنا يعني سوي كاكسر بس إشارتي بكا أو كيما باز لكن طلع اشتكي زور باشا بتوانه
لەسەر ئەوە بەردەوام بن میدیای حیزبی هەموو دەستگا ڕاگەیانە حیزبەکان باز لە گەندەڵەکان بکەن بەلەفەکانی گەندەڵی کەشف بکەن ئەندام پەرلەمانەکان کە باز لە گەندەڵەکەن بانگێشیان کەن بۆ بەرنامەکانیان ئەینەکرێت تۆ لە کەناڵێکی ئاسمانی حیزبیە سێ کەسی داناوە پێشکەشکاری بەرنامەکە هەڵگری ئایدۆلۆژیایکی حیزبێکی دەریکراوە هەر سێ کەسەکە کە هێناوێتی هەر سێکیان یەکیان کادری حیزبی یەکیان ئەندام پەرلەمانی فراکسیۆنەکەیەتی یەکیان نوێنەری بەرپرسێکی حیزبی هەر سێکیان دانیشتون یەک مۆزوع دووبارەکەنەوە ئەگەر میدیای حیزبی ئەمە تێپەڕێنێ بتوانێت هەموو دەنگە جیاوازەکان بهێنێ بتوانێت قسە لەسەر من وا ئەزانم ئەتوانێت گرۆ میدیا بەس ئایا میدیای حیزبی ئەتوانێت ئەمە بکە من بەڕاستی بەگومان ئەمە دەکەمە پرسیار دواتر لە کاکسەر بەس با گەڕێمە لای تۆ دقیق یا دقەونیوەک بۆ تۆ لە میدیای ئەهلی بە ئەمە دوا پرسیار بێ چه شەیتانە چه فریشتەیە یان بڕیارتان داوە ینی چی ڕەش بێت چی سپی بێ ینی لەم کۆمەڵگەیەدا کاک شۆژ ئێمە نەمانوتۆ فریشتەی نەمانوتووە هەموو ئەوەیشی ئێمە یکەین دروستە 100% دروستە ئێمەش خەوشمان هەیە ئێمەش کەم کوڕیمان هەیە و زۆر جار پەیامەکانمان خەلەلی تیا بووە بەڵام بڕوامان وایە کاریگەریمان زۆرتر بووە و ئەمە نیشانی کاریگەری زۆرتریشمانەکەەوە زۆر کەس بە پەیامەکانی ئێمە تووشی فۆبیا بوون ئەمە بۆ خۆی کاریگەریە حاڵەتێکی تریش ینی تۆ بڕوانە لە کاتی قەیرانەکانە لە کاتی بارگرژی نێوان هێزە سیاسەکانە بە تایبەتی دوو هێزی سیاسی دەسەڵاتدار بزانە میدیاکانی خۆیان چی بەیەک ناکەن زۆر چاکە بە تایبەتی لە سوسیال میدیاوە لە میدیای ئەلکترۆنی بزانە چیت ینی ئەو تۆمەتانی ئەوان ئاراستەی زۆر کەم ینی بەڕاستی ئێمە زۆر چاکە سی تا شەرمیانەرە بەڕاستی میدیای حیزبی توانای ئەوە هەیە گرە لە میدیای ئەهلی بەرێتەوە بەم نەمەتێکی ئێستا ئیش من کاک دکتۆر باسیەوەی کرد کە ئەو پرسیارێک لە ناپەرلەمانەکان کردووە میدیای ئەهلی زیاتر بەکارهێنیە حیزبی بەڵام ڕووی نازانم ڕوونی کردێتەوە یان ناکە مەبەستی لە میدیای ئەهلی شەیە بۆ نمونە ڕەنگە میدیای ڕوودا و کێشێکە لە میدیا کاریگەرەکان ڕەنگە 160 و ڕاپرسیە ئەوە بردبێتی ڕەنگە بۆکو میدیای ئەهلی خوێنرابێتەوە NRT کە بۆ خۆی بابەتێکی قسە هەڵگرا ڕەنگە وەکو میدیایەکی ئەهلی خوێنرابێت و کوردستان 24 بە هەمان شێوە ڕەنگە هەندێک کەناڵی تریش لەبەرەوە با کاک سالار تووشی شاگەشیەوە نەبێت کە بڵێ بۆ نمونە کاڵێن میدیای ئەهلی مەبەستیان گۆڤاری لڤینە لەبەرەوەی کە من بۆ خۆم ئێستا ئاگادارم لە نزیکەوە کە ڕۆژنامە کوردیەکان ئێستا بە ئاستێکی زۆر دابەزیون لەبەرەوە ڕەنگە تێگەشتنەکە بۆ نمونە من ئەمڕۆ لە رادیۆنەوە هەر لەسەر ڕیادی ڕۆژنامەگەری مخابەلەمە بوو رادیۆنەوەشێک لە رادیۆ زۆر باشەکان لەبەرەوە یعنی با کاک سالار خۆی سەوتی خەڵک تووشی فۆبیابێ بەس ئەو بەو وەسفەی کە باسیەوە کرا کە میدیای ئەهلی خوێنەری زیاترە ئەم وا تێگەیشت کە مەبەست گۆڤارەکەیەوە من هەستەکەم ئەو بابەتەوە نەبێت زۆر بەڕێزان دکتۆر یحیی عومەر ڕەشاوی مامۆستای زانکۆ و هەروەها زۆر بەڕێز کاک سالار محمود ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری لڤین هەروە زۆر بەڕێز کاک سەربەزمەنمی ڕۆژنامەنووس و ڕاگەیانکار لە پارتی دیموکراتی کوردستان سوپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاسانەکەم